بەهۆی بێمتمانەییەوە هێشتا بە پێودانگە کۆنەکانی 50/50 سوپای نوێ دروست دەکرێت. ئەمە هەموو هێزەکانی خۆمانی پشتیوانی خستە سەر وەزارەتی پێشمەرگ، بەڵام هەفتانەی کردووە. ئێمە وەکو هەیئەتی فەرماندەیی ڕازی بووین لەسەر ئەو مەسەلەی ژێمە بڕیاری خۆمان بین لەگەڵ هاوسەرۆکەکانە. پێشمەرگە سەختترین شەڕی سەدەی 20 لە داعش بردەوە و دڵنیای گێڕایەوە بۆ دنیا، بەڵام لە ناوخۆ ناوی پێشمەرگە دەورە دراوە بە گلەیی. هێزی سەربازی هەرێمی کوردستان لەو 7 وڵاتە زیاترە. من تەسەوڕەکەم 6-7 مانگی بخوانی. یەکەیەکی مەشق و ڕاهێنانی پێشمەرگە. ڕاهێنەرەکە بە دەستەواژەیەکی کورد ڕیزەکان ڕێک دەخات و وریان دەکاتەوە. بەڵام یەکخستنی دوو هێزی جیاوازی پێشمەرگە بە ناوەکانی 70 و 80 کە ماوەی 28 ساڵە لە یەک ترازاون بووەتە قورسترین گرەوی بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان. تاوەکو دوو هێزەش لە دوو دۆڵی جیاواز بن، خەڵک هەمیشە هەڵگیرسانەوەی ئاگری شەڕی نێوخۆیی بە ئەگەرێکی نزیک دەبینن. ئەبێ یەکێتی و پارە دڵی خۆیان چاکەن و دەستیان لەسەر دڵیان بێ بۆ ئەو مەسەلەیە. قەراری سیاسی کە خۆیان کۆبوونەوەیان کرد و مەکتەبی سیاسیەکانیان چێ ئەڵێیت ئەو کاتە ڕەنگە ئیشەکانی ئێمە ئاسانتر بێ. پێم وایە گەر ئەوان لەسەر مەسەلەکان ڕێکۆن کە هێزی پێشمەرگە کوڕی فەقیر ڕۆژا مشکلێتی کە من کەی مشکلە من بڵێم وەڵای ئێمە نامانی و ڕێکین، بەڵام هەموو شتێکیش بە عەدالەت. هەشتا لەوانەیە پێویستمان بەوە هەبێتن لەگەڵ یەکێتی متمانەی سیاسی مان زیاتر هەبێ. ئێستا لە قۆناغی ئەوەین کە چۆن هێزەکانی ئێمە لە ڕووی دارایی تاوان بڕیاری ئەنجومەنی وەزیرانی پێدەرچووە تەنها لەسەر میکانیزمی جێبەجێکردنەکە وەستاوین. کێشەی یەکەکانی 70 ئەوەیەکە ئەم هێزانە هێزی حزبین، وەک بە پرسیانی وەزارەتی پێشمەرگە ئەڵێن لە ژێر ئیشراف و ئاراستە و تەوجیهی وەزارەتی پێشمەرگەیانین. ئیمپراتۆرێتی سربەخۆن ڕاستەوخۆ ئەوامیرەکانیان حیزبیە، فەرماندەکانیان حیزبیە، تەوجیه و ئاراستەکانیان حیزبیە، بودجەکەیان ناچێتە ژێر چاودێری و وردبینیکردنەوانێ لەلایەن وەزارەتی پێشمەرگەوانێ. هێزەکانی 80 سەر بە پارتی دیموکراتی کوردستان و هێزەکانی 70 سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانن. ژمارەی پێشمەرگەکانی ئەو دوو هێزە زیاتر لە 160,000 کەس، لە کاتێکدا ژمارەی پێشمەرگەکانی ئەو چواردە لیوە هاوبەشەی سەر بە وەزارەتی پێشمەرگەن ناگاتە 45,000. یەکەی ژمێریاری و جلوبەرگ و سیستەمی کارکردنیان جیاوازە و تەنانەت هێشتا لەسەر بنەمای سنوورە کۆنەکانی سەردەمی دوو ئیدارەیی کار دەکەن. هەرچەندە تەواوی کابینەکانی حکوومەت یەکخستنی ئەو دوو هێزەیان کردووەتە کاری لە پێشینە، بەڵام ئەم هیوایە هەتا ئێستا دوورە دەست دێتە پێشچاو. ڕاگرتنی موچەی لیوە هاوبەشەکان بۆ ماوەیەک ئەوە بەشێک بوو لەو گوشارەی ئەمریکا کە بە سەراحەت وتویانە ئێمە بەم فۆرمە ڕازینین، وەکو خۆیان وتویانە ناکرێت لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە هێزی حیزبی هەبێ. لۆی زانن یعنی کامە هێزەکانی 80 چەند مبادرین دەست پێشخەرین، ئەمە هەموو هێزەکانی خۆمانی پشتیوانی خستە سەر وەزارەتی پێشمەرگ. زانی هێزەکانی پشتیوانی ینی تانک، یعنی تۆپ، ینی دۆشکا، ینی چەکی قڕس و هاوپەیمانان دەستخۆشیان لێ کردین و پیرۆزباییان لێ کردین و چۆتە سەر وەزارەتی، بەڵام هەفتانەی کردووە. بەڵێ ڕاستەکە ئێمەش خۆمان بڕیاری خۆمان داوە، هەمومان ئێمە وەکو هەیئەتی فەرماندەیی ڕازی بووین و قەرارە بەیانی لەسەر ئەو مەسەلەی ژێمە بڕیاری خۆمان بین لەگەڵ هاوسەرۆکەکانە هەردووە بە ڕێزانە کاک بافڵ و کاکلاوە دابنیشین. شتێکی باشیان کردووە، من پێم وایە شتێکی خراپیان نەکردووە، ئێمەش هەوڵە دەین ئینشەڵڵا ئەوەش جێبەجێ بکەین. ئەوان ئێستا سەرپەرشتی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەکەن و زەخت دەکەن لە وەزارەتی پێشمەرگە و چەندین لیژنەی هاوبەشیان هەیە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و بە ئێمەیان وت ئێوەکو پەرلەمان گوشارکەن، پەرلەمان با ڕۆڵی خۆی ببینێ و لە ناو پەرلەمانیشا زەخت لە حیزبە سیاسیەکان بکەن بۆ ئەوەی هێزی پێشمەرگە یەکخرێتەوانێ و ئەم پێشمەرگە لە دەرەوەی حیزب لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە کە هێزی حیزبێ نەمێنێ ئەگینا یارمەتیەکانی ئێمە تاسەر نابێ. ئەمە قسەی هاوپەیمانان بووە. لە استراتیژی وەزارەتی پێشمەرگە لە ساڵی 2021 بۆ 2024 هاتووە کە وەزارەتی پێشمەرگە پێویستی بەم ڕوانگەیە هەیە. وەزارەتی پێشمەرگە دەبێت مۆدێرن، پیشەیی، کاریگەر، وەڵام دەرەوە،
لەگەڵ جۆرێک لە ڕێخستنی ئاسانکار هەبێت. مەبەست لە ڕێخستنی ئاسانکار ئەوەیە هیچ ڕێگریەک نەبێت لە بەردەم بەڕێوەچوونی کارەکانیدا. لە هەمان کاتدا دەبێت بەرپرسیارەتیەکەیان دیاریکراوە ڕوون بن. دەبێت ئەم وەزارەتە جێگەی باوەڕی خەڵک و دەستگاکانی حکوومەت بێت و لەلایەن پەرلەمانەوە چاودێری بکرێت. هەروەها چۆنێتی کاروباری دارایی لای خەڵک شەفاف بێت. لەسەری هەموویەوە لەژێر فەرماندەیی حکوومەتێکی هەڵبژێردراوی دیموکراسیدا بێ. دەبێ ئەم وەزارەتە بە تەواوی هەموو بوارەکانی یەکگرتوو بێ و ناوەندی کرابێ. تاوەکو ئێستا 4 لیوای هاوبەش لە هێزەکانی 78 دروستکراون و 2 لیوای دیکەش سەرقاڵی مەشقن. بەڵام لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بە 6 لیوە هاوبەشەکان هەڵوەشانەوە. ئەوەش وای کردووە هاوپەیمانان بە دوای شێوازی دیکەدا بگەڕێن بۆ یەخستنی هێزەکانی پێشمەرگە. پارتی داوا دەکات 50 بە 50 ڕەچاو نەکرێت و یەکێتیش دەیەوێ هێز و قورسایی حزبەکەی لەبەر چاو بگیرێ. و هاوپەیمانانی شاتنەوە قەنەعاتی کە ئەو سیستەمە 50 بە 50 سیستەمەکی باش نییە. بۆیە بڕیاردرا کە لەمە دو ئەو هێزانەی تەشکیل دەکرێن بە شێوازەکی تکە بیتن لە سەبنەمای 50 بە 50 50 بە 50 نەبێت. کەواتە خۆی لە خۆیدا ئەستا و ئالیەتەی پێشتر نەجاحەتی نێنە وەمە لەسەر ئەو ئالیەتەوە میکانیزمە نەڕۆین باشترە چونکە نەجاحەتی نێنە. کەواتە ئێستا بیر لە میکانیزمێکە دەکەینەوە کە هێزەکانی خۆمان لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگە بەڵام وحدەی یعنی یەکەی حسابیان داراییان و ئیداریان و لە ڕۆی حرەکات و عملیاتیشان یەک کۆماندی هەبی کۆماندەری هەبیتن. کەی مشکلە من بڵێم وەڵای ئێمە نامانی ڕێکین بەڵام هەموو شتێکی بە عەدالەت نامانوێ مەسەلەن زوڵم لە هێزەکانی هەفتا بکرێ نامانوێ مەسەلەن شتێ بکرێ کە خۆمان بە مەغدور بزانین. ئەجینا ئەو هێزەی کە شەڕی کردووە لە سەرتاسەری کوردستان هێزی پێشمەرگەوە بە بێ جیاوازی اینجا ڕەنگە لە شوێنێک کەمتر بێ لە شوێنی زیاتر بێ حتا 4 لیواکە بە خۆ دەزانی بە مناسەفە و بە 50 بە 50 بەڕاستی دابش کراوە کەواتە هێشتا شتێک نییە بە ناوی بڕوابوون بە وەزارەتی پێشمەرگە بەداخەوە. بۆیە وەزارەتی پێشمەرگە تاوەکو ئێستا وەزارەتێکی شکلیە غێری ئەو فەرمانبەرانی کە هەیەی و ئەو بەشە لە پێشمەرگەکە لەژێر ئاراستەی ئەوایە. قسەمان لەسەر یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان کردووە و بە راپۆرت ئاگاداری سەرۆکایەتی پەرلەمانمان کردوتەوانێ ئەو ڕۆژە لەگەڵ سەرۆکایەتی هەرێم کە کۆبوون و لە بابەتەکانی ئێمە ئەوە بوو کە بتوانی هەمواری ئەو یاسانەش بکرێتەوە ینی لیژنەیەک دابنین ینی هەمواری ئەو بڕگە و مادانە بکەینەوانێ کەوا لە ئێستادا پێویستیان بە نوێبوونەوە هەیە. احتیمالە زۆر خەڵکێک هەبی هەر ناوی نییە ناویە خۆی نییە ناویەیە لە بەس خۆی تەواجد نییە جگە لەمە زۆر خەڵک هەیە تەواجدی هەیە بەڵام لەناو پرۆسەدا نییە شوێنێکی تر ئیشەکە یان بەتاڵ و عەتاڵە بە واسەکاریان بە ناوی حیما و ماحیمایە ئەوانە نییە. ئەگەر تو کۆکی ئەفسەرێک هەمووان بینێتە دیب کەس نامی هەموو ئاشکرا دەبی. چی دیکە یەخستنی هێزەکانی پێشمەرگە وەک خواستێکی نێوخۆیی نەماوەتەوە و بووەتە داواکاریەکی جددی و بەردەوامی نێودەوڵەتیش. جینین هێنیس پلاسخارد نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق لە بەردەم بەرپرسانی حکومی و حزبی لە هەرێمی کوردستان مەترسیەکانی دابەشبوونی پێشمەرگە و حزبەکانی هاوتا کرد بەو مەترسیانەی لە ئایندەدا بەرۆکی قوارەی سیاسی هەرێمی کوردستان دەگرێت. ئەنجامدان ئەمانە زۆر گرنگە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی تێپەڕاندنی بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و هەنگاونانی جددی بۆ یەکخستنی هێزەکانی پێشمەرگە و چاکسازی. پرۆژەی یەکخستنی پێشمەرگە تاوەکو ساڵی 2025 باشترین پرۆژەیە. هەرێمی کوردستان نابێت چیدی بە زەرد و سەوز پێناسە بکرێ. هێزەکانی هاوپەیمانان ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا و هۆڵەندا بەردەوامن لە مەشقکردن بە هێزەکانی پێشمەرگە. بە قسەی بەرپرسانی پەیوەندیدار لە ماوەی 2 مانگی ڕابردوودا هاوپەیمانان لە زۆرترین دیدارەکانیان لەگەڵ بەرپرسانی هەرسێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان گفتوگۆیان لەبارەی پرسی یەخستنی هێزەکانی پێشمەرگە کردووە و جەختیان کردوێتەوە
لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە هێزی سەربازی دیکە نەمێنن. تەنانەت هۆڵەندا و بەریتانیا پێشنیاری نوێیان پێشکەش کردووە بە وەزارەتی پێشمەرگە لە پێناو ئاسانترکردنی یەکگرتنی هێزە جیاوازەکان. لە هاوپەیمانانمان بیستوە کە هاتنە ناو لیژنەی پێشمەرگە وتیان ئەمانە کێشن چونکە ئێمە ئەم یارمەتیە 24 میلیۆن دۆلار کە هەرێمی کوردستانی پێدەین سنت بە سنتی لە هاوڵاتی ئەمریکی لە باج و زەریبە کۆیەکەینەوە. نابێت لەم هەرێمە بەم شێوەیە وەکو خۆیان مەیدانیان بینیوانە بە شلیفی پارە و بە سەفتە و بەمیەک زەمینی ئەم پارێتە و زیعکرێ و نە پەنجەمۆر هەبێ نەیەکێکی حیسابی هەبێت. وایمە ئەو مەسلەی گواستنەوەی هێزەکانی پشتیوانی لە بۆ سەر وەزارەتی پێشمەرگە هەنی وەکو دەڵێ ئومێدی دروست کردەوە هیوای دروست کردەوە لای لە پاش 16 ئۆکتۆبەر لای هاوپەیمانان کە ئەو پرۆسەیە دەچێتە پێش. ئەم پێم وایە ئێستا چکە ئێستا دایان بینم یعنی گەشتبینن خۆشحاڵن ئەو پیرۆزباییمان لێ دەکەن کە کاری باشتان کرد ئەو هێزانەتان گواستەوە. وەمە بە هیواین لەگەڵ هێزەکانی هەفتاش یعنی دانیشین گفتوگۆ بکەین. هاوپەیمانەکانیشی ئێستا زەختمان لێەکەن و ئێمە چەندین کۆبوونیشمان کردو لەم بەینانە هەر بەو نەفەسە بۆی کە بتوانین شتێ بکەین کە ئەمێزە بەڵام لانی کەم باگەر ئەوەش نەکەین با هێزەکانی خۆمان چۆنەڵی ئەوەی کە پێویستە لەگەڵ هاوپەیمانان ڕێکی خینەوانیە ئەو وعد و عودی کامان دەنێ بۆمان جێبەجێ بکەن. ئەگەر پێشمەرگە مثلا دەرێن 250,000 ئەگەر تەحاوز دەرێ بۆ 100,000 بی ئەگەر 100,000 بی ئەو 100,000 بە ڕێک و پێک دایی بی تەسیەکی ڕێک و پێک تەژیەکی ڕێک و پێک معاشێکی باش ئەو وەختە قودرەتی چەند بەرەبەر دێت. پێشمەرگە سەختترین شەڕی سەدەی 20 لە داعش بردەوە و دڵنیایی گێڕایەوە بۆ دنیا. هەر ئەوەش وای کردووە ئێستا لە هەندێک ناوچەی جیهان ناوی پێشمەرگە تەنانەت لە ناوی کورد و کوردستانیش ناسراوترە. ئەم ناوە هەروە لە دەرەوە بەردەوام دەدرەوشێتەوە بەڵام بەهۆی ناتەباییەکانەوە لە ناوخۆ ناوی پێشمەرگە دەورە دراوە بە گلەیی بە پێی لێکدانەوەی ئەزمونەکانی چەند ساڵی ڕابردووش دەرکەوتووە. بەبێ هێزێکی ڕاستەقینەی یەکگرتووی پێشمەرگە حکوومەتێکی بەهێز و یەکگرتوو تەنیا وەک دروشم و دڵدانەوە دەمێنێتەوە. دوای شەڕی داعش پەشۆکانێک دروست بوو لە بەرامبەر سەرجەم هێزەکان لە عێراق و لە نێویاندا هێزی پێشمەرگە. ئەم ڕووداوە جارێکی دیکە پێداویستی مۆدێرنبوونی هێزی پێشمەرگەی هێنایە ئاراوە. لە یەک کاتدا حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی یاسای چاکسازیە کە هێزەکانی 70 و وەزارەتی پێشمەرگە بەشێکن لە پرۆسەکە و ئەمریکیەکانیش مکوڕن لەسەر هێزێکی یەکگرتوو ئامادەنین بە هیچ شێوەیەک هاوکاری هێزەکانی 70 بکەن. بەڵام هەندێک لە بەرپرسانی سەربازی پێیان وایە خۆ بە دوورگرتنی هاوپەیمانان لە ڕەهەندە سیاسیەکانی پێشمەرگە کارەکە ئاسان ناکات. بێمتمانەی دەردێکی دەرمان نەکراوی نێوان پارتی وێچێتیە. هەر بەهۆی بێمتمانەیەوە هێشتا بە پێودانگە کۆنەکانی 50 سوپای نوێ دروست دەکرێت. ئێستا ئاسانترین ڕێگە بۆ ڕزگاربوون لەوە پەیڕەوکردنی سیستەمی سەربازی ناچاریە کە پشت بە تەمەن دەبەستێ نەک پشتیوانی و تەسکیی حزبی. حەڤە وڵاتی ناتۆم هێناوە کە هێزی سەربازی هەرێمی کوردستان لەو حەڤە وڵاتە زیاترە. بۆیە چارەسەر ئەوەیە کە تەجنیری ئیجباری لەو گەنج و لاوانی نیشتیمان لەو ئەفسەرانی کە دەرچووی کۆلێژی قەڵاچوالان و زاخۆن پێک بهێنرێ و ئەما بێتە بەردی بناغی جێشێکی نظامی. مەرج نییە ینی ئێمە وەکو ساڵان کە 2 ساڵ بوو خزمەتی سەربازی لە سەردەمای بابلین ڕژێمی بابلین ڕابردوو ڕژێمی دیکتاتۆری ڕابردوو بەڵام ئێمە هەوڵ بڵێن با 6 مانگ بێ ینی با 6 مانگ بێ لە 6 مانگەوە بکرێ بە ساڵێک نەک ئێمە یەکسەر لە زۆرەوە دەست پێ بکەین و هانە با لەکەمەوە دەست پێ بکەین. من لە بەغدا لە پەرلەمان دەوەن لە ئێمە کە ئیعلان کەین مەوەلید من ڕەفزم کرد داوای منیان کرد چوومە پەرلەمان گوت بۆ ڕەفزت کرد گوتم من ناتوانم ملیونێک ئینسان زیاتر لە ملیونێک ئیستیعاب بکەم هەر مەوەلیدێک زیاتر لە ملیونێکە لە عێراق اینجا ئیستا ئەگەر لێرە لە کوردستان من نازانم کە چەند هەر مەوەلیدێک چەند دەبی کە ئایا ئەو ئیمکاناتی هەیە وەزارەتی پێشمەرگە هەر ساڵی ئەو هەندە نەفەرە بینی وەرگیری
یعنیەوە ڕەنگە لە مستەقبەل شتێکی باش بێ چکەوە و کاتە بێ بە لەشکری هەموو میلەت نابێ بە حیزب خەڵک لەسەر ئینتیمای حیزبین بەڵام ئەوەی کە ئێستا هەمانە کاکە لای پارتی و لای ئیشتیش یەشێتیە لەبەرەوە تا ئێستاوە نەکراوە من تەمەناکەم سوەک و باسم کرد سبەینێ بکرێ و ئەوە لە مستەقبەلی شاگەر تەجنید هەبێ و خەڵک بە حەقی خۆی کە ئەبێت وەڵاوە شتێکە پێمان خراپ نییە بەڵام زۆر ئاسان نیە لەم سەردەمەیەم حکومڕانی کێمەیکەین بم ئەگەر متفق بن زۆر ئاسانە ئەو ئیشی ئاسکەرە یعنی زۆر ئاسان ڕێگان دەخی من تەسەوانەکەم 6 مانگی بخوانی چونکە هەموو ئەگەر تعاون بەجددی بکرێ هەموو ناو بەسێ قولی و ماوەلید و ئەوی تەدەڕجی و منسبی و ڕوتبەی و هەموو دیوار ببی عینوانی و ئەو وەختە ئەو شخصە هەیە بانگ دەکرێ لە ناو دیوای کە ڕێداخرێ ئاخ چۆن تۆ ئەم هێزە لە پرێکا لە شۆ ڕۆژێکە چۆنەڵی هەموو یەکەیتەوە بە یە کۆمانە هەمووی ئێستاژی مەمە قەراتەکان نەوەکو پێویست نییە لەسەر تاسەری کوردستانە ئەبێ جێشیەکە هەموو مەقڕ و مەعسکەری خۆی هەبێ پێویستی چەک و جوگایخانەی خۆی هەبێ ئێمە ئێستاش خانوو بەکرێگرین ئێستاش چین تا چادرێ گەڵێین دەجار بە حکمی شەڕەکان ئەگۆڕێ بێت لە شوێنەکانی تر بینای بکەن ئەو ئیمکانێتە ژەوەیە کەی بینی ئەوها بە ئاسانی ئەو هێزانە ناتوانانی لە شەو ڕۆژێک بێ ئەنخێنا وەزارەتی پێشمەرگە لە بارەگا بگرە لە تەزیزاتی ئەسکەری بگرە لە ڕووی لۆجستی بگرە لە ڕووی سەنگەرسازی بگرە لە ڕووی چەک بگرە لە ڕووی پەروەردەی معنەوی بگرە یعنی ئەگەرە تو بستێ لایەنێک کە کەمتر ئیشی لەسەر کرایە لایەنە معنەویەکەیە لایەنە ڕۆحیەکەی هاوپەیمانیانیش هیچ حسابیان بۆ نەکردی ئەو پرۆژەی لایەنێک بە دەمتوانی پێ بڕم لە ماوەی ساڵێ بەڵام چکێمە تەنیانی لایەنی بەرامبەر هەیە و هاوپەیمانانیش بەشەکن لە پرۆسەکە ئەوە بە هیوای ئەوەین لەگەڵ هێزەکانی هەفتاش ینی لەگەڵ بگەینە نەتیجە. سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی هێزە چەکدارەکانە و هەوڵەکان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە بەردەوامن بۆ ئەوەی سەردەمی هێزە جیاوازەکان کۆتاییان بێت. وەزارەتی پێشمەرگەش 5 لیژنەی بۆ ئەو مەبەستە دروست کردووە بەڵام ئەوەی لە کوردستان بژی تێدەگا بەهۆی ئەوەی دەستور نییە لە ڕۆژگاری پەیوەندیە خراپەکانی پارتی وێشێتیدا یەخستنی هێزەکانی 1970 وەک ئەوە وایە بە پێچەوانی ڕێڕەوی ئاو مەلە بکەیت. نەوزاد مەحموود ڕووداو، سلێمانی.